سڵاوتان لەبێ کۆنگرەی گەل نۆیەمین کۆبوونەوەی جڤاتی گشتی خۆی ئەنجامدا و سیستمی هاوسەرۆکاتی بۆ کۆما جڤاکیان کوردستان کە جەکە پەسەند کردو لە جێگەی موراد قەرەیلان هەریەک لە جەمیل بایک و بەسێ هۆزات وەکو هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەرایەتی کۆما جڤاکیان کوردستان دەست بەکار بوون. ئاژانسی فراد نیوزی نزیک لە پەکەکە بڵاوی کردەوە نۆیەمین کۆبوونەوەی جڤاتی گشتی کۆنگرەی گەل لە نێوان ڕۆژانی 30 مانگی ڕابردوو تا 5 مانگە لە هەرێمەکانی پاراستنی مێدیا و بە بەشداربوونی 162 ئەندام لە هەر چوار پارچەی کوردستان و رووسیا و ئەوروپا ئەنجامدرا. ڕێژەی لە 140 بەشداربووانی کۆبوونەوەکەش ژن بوو. بەهۆی ئەو لێک نزیک بوونەوە گەورەی لە دید و بۆچوونەکانی نێوان هەرێم و حکوومەتی اتحادی بەدی هاتووە لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق پێشبینی کرد چەند ڕێکەوتنێکی سیاسی ئەنجام بدرێت کە دەبنە یارمەتی دەر بۆ پەسەندکردنی یاسای نەوت و غاز لەم خولەی پەرلەماندا. لە لێدوانێکیدا بۆ رادیۆ دیجلە قاسم محەممەد مەشخەتی بڕیاردەری لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق ڕایگەیان لە ئێستادا لیژنەکەیان لە جەم و جۆڵێکی بەردەوامدایە بۆ دانانی یاساکە پێشبینیشی کرد بەهۆی بوونی کۆدەنگیەک لەسەر دەرکردنی یاساکە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامی باش بەدەست بهێنێت سەبارەت بە پەسەندکردنی. ژمارەیەک شایەت حاڵ لە قەزای چۆمان تاکید دەکەنەوە هێزەکانی سوپایەران لە چەند ناوچەیەکی سنووری هەرێمی کوردستاندا گرد بوونەتەوە کە ئەوەش ترس و دڵە ڕاوچەی لای هاوڵاتیان دروست کردووە. لە لێدوانێکیدا بۆ سۆمەرە نوێز عەبدوڵڵا حەمەد موختار گوندی وێژەی سەر بە قەزای چۆمان ڕایگەیان چەند ڕۆژێکە سوپای ئێران هێزەکانی لەسەر ناوچە سنووریەکان چڕ کردوێتەوە کە ئەوەش جوتیار و شوانەکانی ناوچەکەی ناچار کردووە لەو ناوچانە دوور بکەونەوە. وەزارەتی کارەبای عێراق ڕایگەیان بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی تری عێراقدا شاری بەغدا بە شێوەیەکی سەخت بەهۆی کەمی وزەی کارەباوە دەناڵێنێت. تاکیدیشی کردەوە بەنیازە ئەمڕۆ یاسبەینێ ئەو کێشەیە چارەسەر بکات. لە لێدوانێکیدا بۆ سۆمەرە نووس مەسعەب مودەڕەز وتەبێژی وەزارەتی کارەبا ئاماژی بۆ کرد لە ئێستادا تەنها 11 کاتژمێر وزەی کارەبا بە دانیشتوانی شاری بەغدا دەدرێت لە کاتێکدا پارێزگاکانی تر ڕۆژانە 12 بۆ نزیکەی 24 کاژێر وزەی کارەبای نیشتیمانیان پێدەدرێت. هێرشە چەکدارەکان بۆ سەر بارەگای هێزەکانی یاسایشی مسر لە ناوچەی سینا درێژەی هەیە و سەرلەبانەی ئەمڕۆ گروپێکی چەکدار هێرشیان کردە سەرخاڵێکی پشکنین و بەهۆیەوە 2 کەس کوژران و 8 کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەشەوە بنکەیەکی تری یاسایش دووچاری هێرشی موشکی بوویەوە هەروەها لە ناوچەی عەریشی نزیک لە شاری ڕەفەحی سەربەکەرتی غەزا بە چەکی قورس و RPG هێرشی کرایە سەر. لە دوای پێشکەشکردنی وتارێک لەلایەن دکتۆر یوسف قەرزاوی سەرۆکی یەکێتی نێودەوڵەتی بۆ زانایانی موسڵمان سەبارەت بە خۆپیشاندانە ملیۆنەکەی هاوڵاتیانی میسری دژ بە دەسەڵاتی محەممەد مورسی و کۆمەڵی ئیخوان موسلیمینی وڵاتە مزگەوتی ئەزهەر لە میسر ڕایگەیان وتاری دکتۆر یوسف قەرزاوی سەبارەت بە ڕاپەڕینی 30 حوزەیرانی وڵاتە کە تیایدا هێزە چەکدارەکانی میسر بە ئەنجامدانی کودەتا لەسەر محەممەد مورسی تۆمەتبار دەکات فیتنە و بێڕێزی دەرهەق بە ملیۆنان میسری نواندووە. هەردوو حکوومەتی سعودیە و ئیمارات بڕیاریاندا هاوکاری دارایی بە بڕی 8 ملیار دۆلاری ئەمریکی پێشکەش بە حکوومەتی میسر بکەن. ئیبراهیم عەساف وەزیری دارایی سعودی ئاشکرای کرد وڵاتەکەی ڕەزامەندی خۆی لەسەر پێدانی بڕی 5 ملیار دۆلاری ئەمریکی بە حکوومەتی میسری دەربڕی کە بە شێوەی نەخت و هەروەها پێشکەشکردنی بەرهەمەنەوتیەکان لەخۆ دەگرێت. عادلی مەنسوور سەرۆکی کاتی میسر سەرۆکوەزیرانی حکوومەتی نوێی میسری دیاری کرد و ڕای سپارد بۆ پێکەنانی کابینە حکوومەتەکەی. محەممەد بەڕادعیش وەک جێگری سەرۆکی کاتی وڵات دیاری کرا. ئەحمەد مەسلەمانی ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکی کاتی میسر ڕایگەیان عادلی مەنسوور بڕیاری داوە بە ڕاستپاردنی عازم عەبدولعەزیز بە بلاوی بە سەرۆکوەزیرانی میسر و پێکەنانی کابینەی حکوومەتی نوێ هەر شاد و ئاسوودە بوو.